دو بەدوای دەست بەکاربوونیدارەی سەربەخۆی سۆران و هەروەها کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگێکی زۆر بە سنووری دارەی سەربەخۆی سۆران درا پرۆژەیەکی یەکجار زۆر لە سنووری بەڕێوەبەراتی گشتیمان جێبەجێکران لەسەر بودجێ وەزارەتی شارەوانی گەشت و گوزار هەروەها بودجەی بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی سۆران ئەم ساڵ بۆ ساڵی 2024 ئەو دەرخستانەی ئەو پرۆژانەی کە ئەنجام دران و ڕەزامەندیان لەسەر وەرگیراوە نزیکە 8 میلیارد دینارە. یەک لەو پرۆژانەشەوە ئێستا لەسەری کە هەم دروستکردنی مەجاری و هەم کرداوکردن بوو و هەروەها لە ماوەیەکی نزیکیشدا لە خەلیفان پرۆژەیەکی گرنگ ڕادەگەیەندرێت کە بەستنەوەی چەندین کۆڵانە بەیەکترەوە کە ڕێکارەکان ئەنجام دراوە و ئیدی چاوەڕێی ئەعلانی تەندەرەکەینە لە ڕێگای وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. پارەکە ئەو پرۆژانەی کە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی سۆران لەسەر بودجەی هەم ئیدارەی سەربەخۆی سۆران و وەزارەتی شارەوانی گەشت و گوزار و بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی سۆران نزیکەی 25 میلیارد دینار تەرخانکرابوو بۆ ئەنجامدانی پرۆژەکان کە پرۆژەکان زۆربەیان 90%یان بە سەرکەوتووی ئەنجام دران. ئەم هەڵمەتەی ئاوادانکردنەوەش بەردەوامە و ئیدی پرۆژەی زۆر گرنگتریشمان هەنا لە ئایندەدا هەم بڕیاریان لەسەر دەدرێ و هەم ڕەزامەندیشان وەردەگیرێتە.